خانەنشینکردنی مامۆستایان چەند مانگێک دوا دەخرێت و وەزیری پەروەردە زانیاریەکانی تیواری پشتڕاست کردەوە. دوایەوەی 2 ڕۆژ بەر لە ئێستا تیوار ئاشکرا کرد کە پێشنیازێکی خانەنشینکردنی مامۆستایان دوا بخرێت. وەزیری پەروەردەی هەرێم زانیاریەکانی پشتڕاست کردەوە و ڕایگەیاند ڕەزامەندی سەرەتایی وەرگیراوە. ئالان حەمەسەید ڕاشیگەیاند ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی دەربڕیوە بۆ ئەوەی گرفت دروست نەبێت لە ناوەندەکانی خوێندن، میکانیزمێک دابنرێت. بەپێی زانیاریەکانی تیوار پێشنیاز کراوە خانەنشینکردنی مامۆستایان بۆ ئەمساڵ 4 بۆ 6 مانگ دوا بخرێت. ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی داوە و بڕیارە لە کۆبوونەوەی داهاتوو بڕیاری لەسەر بدرێت. وەزارەتی پەروەردە داوای کردووە دابڕایانی مامۆستا تازە خانەنشینکراوەکان بۆ مانگی 6 دوا بخرێت تا ئەو کاتەی وەرزی خوێندنی ئەمساڵ تەواو دەبێت. بەڵام بەپێی زانیاریەکان لە لیستی موچەی مانگی 1 ناوی خانەنشینکراوە تازەکان وەک خانەنشین ڕەوانەی بەغدا دەکرێت. بۆیە ئەنجومەنی وەزیران سەرقاڵی ئەوەیە بڕیارێک لەو بارەیەوە بدات کە گرفتی یاسایی بۆ مامۆستایان دروست نەکات. بریکاری وەزارەتی پەروەردەش دەڵێت سەرقاڵی چارەسەرکردنی گرفتەکان تا بۆشایی میلاکات دروست نەبێت بەهۆی بڕیاری کەمکردنەوەی تەمەنی خانەنشینەوە لە هەرێم نزیکەی 7000 مامۆستا خانەنشین دەبن کە لە 4 تەمەنی 60 و 61 و 62 و 63 ئەمەش بۆشایی بۆ قوتابخانەکان دروست کردووە. بە جۆرە قوتابخانە هەیە نزیکەی 20 مامۆستای لێ خانەنشین دەبێت.